والله محتاجينها كل حين والله، ويستحقون أي مساعدة كانت تجي. جزاهم الله خير مؤسسة بخشين، نشكرها مؤسسة بخشين. دەستگای خێرخوازی بەخشین لە کەمپی بزێبس کە داواکاریەکیان هەبوو کە زۆر وەزعی مادیان زۆر خراپە لە کەمپان هیچ ئیشوکارێکیان نییە کە مناڵی بێباوکو نەخۆش و کەمەندامی تایە داوایان کرد لە دەستگای خێرخوازی بەخشین. دەستگای بەخشین ئەمڕۆ زیاتر لە 200 بۆ 250 حیسە خواردنی سەلەی ڕەمەزانی بۆ هێناون کە پێکاتووە لە هەموو ئەو پێداویستیانی ڕۆژانە کە ئەی وەک خۆتان ئەیبینن کە وەزعی مادیان وەزعی ژیانیان زۆر خراپە. دەستگای خێرخوازی بەخشین لە هەموو شوێن و شار و شارۆچکەکانی کوردستان و عێراق و لە چەندین شوێنی تریش وەکو لە ئەفریقا کە هاوکاری دەگەێنێ بە لێقەوماوان بە هەژاران بۆ خەڵکی کە پێویستی بە هاوکاری ئێوەی خێرخوازانی بەڕێز. ئێمە ئەگەڕێین لە هەموو شوێن و جێگایەک کە ئەم خەڵکەی کە زەکات و سەدەقەی پێشێ کە بیگەێنینە دەستی. ئەمڕۆ وەک خۆتان ئەیبینن کە خەڵکێکی زۆر محتاج خەڵکێکن بەڕاستی ئەم خەڵکە کە بە چاوی خۆتان ئەبینن کە حاڵ و گوزەرانیان زۆر خراپە لە کەمپە ئەژین کە ژیانی مادیان زۆر خراپە. ئێمە ئەمڕۆ لە فەلوجە و لە بەغدا لەسەر ئەم کەمپانە ئەگەڕێن و هاوکاریەکانی ئێوە زەکات و سەدەقەکانی ئێوە کە بەڕاستی ئەمانە شوێنی ئەوەن کە زەکات و سەدەقەکانی ئێوەیان پێ بگەینی. بۆیە هاوکاریەکانتان بگەینن بە دەستگای خێرخوازی بەخشین کە شار بە شار تا بڵێ وڵات بە وڵاتیش ئەگەڕێ بۆی ئەم خەڵکە محتاج و ئەو خەڵکە بدۆزێتەوە کە بەڕاستی پێویستی بە هاوکاری و بە زەکات و سەدەقەکانی ئێوەیە. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين. اليوم احنا إن شاء الله جينا بمعاونة إخواننا في مؤسسة بخشين للأعمال الخيرية لتوزيع 200 سلة غذائية. تتضمن هذه السلة أكثر من 18 مادة غذائية وكرتونة ماء لإخواننا النازحين في مخيمات بزيبز. الآن الشباب الحمد لله فرغوا المي، هذه كرتونة مي. أيضا إن شاء الله ينزلون السلات الغذائية وأن يقوم بتوزيعها على العوائل المستحقة في مخيمات بزيبز في ناحية عامرية الفلوجة ضمن القواطع والأسماء المستحقة إن شاء الله، وحنتابع وياكم بالفقرات القادمة إن شاء الله. احنا مخيمات بزيبز كنا محتاجين هاي السلة الغذائية، وجزاهم الله خير مؤسسة بخشين على هاي المساعدة، وجزاهم الله خير الجزاء ونشكرهم شكر الجزيل. احنا كنا والله بحاجتها ما عندنا، وخلف الله على الناس الخيرة وبوجودكم إن شاء الله الطيبة، نشكركم جزيل الشكر. نشكرها مؤسسة بخشين إن جابت لنا هاي السلة برمضان، وإحنا معتازين وبخيم وإحنا راعين أيتام، وإن شاء الله لهم الأجور إن شاء الله. وإحنا نشكرهم وكنا محتاجينها مو شلون ما كان، اللي ما عنده راتب منين يجيب، من جابوا لنا هاي الحصة ساهموا بها، وإحنا هم يعني عندنا مرضى ونشكرهم وجهودهم يعني حن نشكرهم. احنا ما نريد هاي المساعدات، جزاكم الله خير من جبتوا لنا اياها ونشكركم. اكو بيها ناس مرضى وناس عوائل تعبانه وشياب والله وما عندهم استطاعه يجيبوا لهم حتى فطور هذا يفطرون عليه ما يقدرون، ذاك من ذاك اللي شايل روحه. واحنا نشكر الطيبين الذين يسعون في هذا الخير، والله جعل سبحانه وتعالى ومن عمل مثقال ذرة خير يره، وهذا كله ميزان حسناتكم إن شاء الله.
اللي سعى بيها واللي جابها واللي مديد عليها واللي انطاها، هذا كله ما يضيع عند الله. واحنا نشكركم طبعا والله، ومخيمات بزيبس تعبانه والله، ويستحقون اي مساعده كانت تجي. نشكر البخشين الخيرية على هاي المساعدة الخيرية للوادم الجوعانة والتعبانة، ونشكرهم وجزاهم الله خير، وإن شاء الله ميزانات حسناتهم وجزاهم ألف خير. وهاي يعطونا إياها إن شاء الله برمضان يساعدونا بها، وجزاهم ألف خير. والله محتاجين، والله محتاجين، كل حالنا محتاجينها، ما عندنا والله محتاجينها كل حالنا، ونشكرهم على المساعدة. والله لولاكم والله نموت من الجوع. قامت مؤسسة بخشين الخيرية بتوزيع السلال على النازحين من جرف الصخر والعسات في مخيمات بزيبز في محافظة الأنبار على العوائل النازحة في هذا المخيم. نشكر المؤسسة بخشين الخيرية على تقديم هذه المساعدات، ونطلب من عندهم المزيد لأن هذه العوائل بحاجة ماسة إلى هذه المساعدات. خێر خوازان ئەو کەمپەی کە هاوکاریەکانی ئێوەمان پێگەیاندن کە حاڵ و گوزاریانیان چییە بە چاوی خۆتان بیبینن، وەک ئەم برا بەڕەچە بۆی باسکردین کە مناڵی بەڕاستی ناتوانە هەتا دوور لە ڕووی جەنابتان جووتێ نالێ بکرێ، وەکو ئەم برایە باسی کرد. ئەمە خێمەکەیانە کە بە چاوی خۆتان بیبینن کەمپەکانیان پێکاتوە لەو خێمانە، ئەمە ماڵەکانیانە. ئەم ماڵێکی بینین لەم کەمپە لە ژێر ئەم لایلۆنە، ئەمە ماڵێکی بێ باوکە. فەرم ئەنتی هنا ساكنين هاي بيت تجعني كم حمام جوا وهذا هون وهاي قرب. كم أطفال عندك؟ عندي واحد. من الله بيباوكا أم دادية لقال يجي أليرا أم خشكا پیاوەکەی بڵێن وەفاتی کرد و مناڵە بێباوکە. ئەمە شوێنی ماڵەکەیەتی، ئەمە مەتبەخەکەیەتی. لەو کەمپە بەو شێوازە ژیان بەسەرە بن، ئەمە ماڵەکەیانە. خێرخوازان ئەمە ماڵێکی بێباوکە لە ژێر ئەم خێمەیەژی لەو کەمپە. ئەمە مەتبەخەکەیەت و ژیانی هەموو ئەلێرەیە لەم ژێر کەپرەیەژی. هەموو ژیانی ئەوەیە کە ئێوە بە چاوی خۆتانەی بینن کە شوێنی دانیشتن و مەتبەخ و هەم شتێکی ئەمەیە. خێرخوازان ئەمەوەکو ئەیبینن ئەم مناڵە ئەم کچە هەردووکیان مناڵی بێباوکن، باوکیان وەفاتی کردووە، لەگەڵ دایە گەورەیان لەگەڵ داپیریان لە ژێر ئەم خێوانە ئەژین. لەو کەمپەی کە ئێمە هاوکاریەکانی ئێوەمان بۆ هێنان کە ناوەندراوە کەمپی بزێبز لە فەلوجە. ئەم مناڵە جوانە ئەڵێ دڵی کوونە، پێویستی بە نەشتەرگەریە کە دکتۆریش پێی وتووە ئەگە بەو مناڵێ نەکرد دوای ئەوە چارەسەری نییە، بەڵام ناتوانن چارەسەری بۆ بکەن. خێرخوازانی بەڕێز، ئەوەی کە باسمان کرد کەمپی بزێبز کە بەڕاستی وەزعێکی زۆر زۆر نالەباریان هەیە، وەگەی بینن لە ژێر ئەم خێمانە ئەژین کە بە چاوی خۆتانی بینن ئەم ماڵانەمان پیشاندا بەو شێوازە لە ژێر ئەو خێمە ئەژین کە وەک خۆیان ڕێن لە دستانە ئەم لایلۆنە لە هاوینە زۆر گەرمە، لە دستانە زۆر زۆر ساردا. دەستگای خێرخوازی بەخشین وەک باسمان کرد کە ئەگەڕێ شار بە شار ئەم زەکات و سەدەقانەی ئێوە کە شایەنی ئەم خەڵکن بەڕاستی کە زۆر زۆر هەژار، نەدار، هەتی و نەخۆش کە ژیانێکی زۆر زۆر خراپیان هەیە. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە بین لە هاوکاریەکانی ئێمە. ئێوە خێرخواز لە خێر و سەدەقانی ئێوەی خێرخواز بەم کەمپە و بە چەندین شوێنی تر کە بەم شێوازەی ئەوان ژیان بەسەرە بن. ئێوە بەردەوام بن لە خێر و سەدەقەکانتان بۆ دەستگای خێرخوازی بەخشین تا ئێمەش بتوانین
ئەم خەڵکە بەسەر بکەینەوە کە ژیانێکی زۆر زۆر ناهەموار بەڕاستی ئەژین کە ئەیبینن ئەمە لەم ژێر خێمانە مناڵی بێباوک مناڵی هەژار کەم ئەندام کە لە ژێر ئەو خێمانە ئەژی کە بەڕاستی ژیانێکی زۆر زۆر سەختە.